خۆی ئەگەر بابەتەکە سیاسیانە لێک بەمەوە کۆمەڵێ شت ئەگرێتە خۆی بۆ نمونە ئەو کەسانی سیاسی وهاتوون لە ئەیانەوێ یادێ بکەنەوە یادەکە تایبەتە بە جەرائیمێکی زۆر گەورەکە جینۆسایدی یەزیدیەکانە خۆی ئەمە وەکو هەر هاوڵاتێکی عێراقی بە دەرەجە یەکوکو کوردێکیش ئەبێ هەموو خەڵک ئامادەی تیابێ ئەمە بە هیچ شوەیەک بە تاوان دانانرێ بەڵام ئەوەی سیاسەتی پارتی سیاسەتێکی هاوشێوی سیاسەتی تورکیایە بە کورتەکەی بڵێن جێنشینی تورکیایە لە باشووری کوردستان لەبەر ئەوە ئەم کەسانەی گرتووە بەبێ ئەوەی ڕوونکردنەوەی باکە ئەم کەسانە تاوانەکەیان چییە و بەبێ ئەوەی ڕوونکردنەوەی باکە ئەم کەسانە ئێستا لە کوێن و بەبێ ئەوەی ڕوونکردنەوەی باکە ئەم کەسانە لەسەر چ سزایەگرێت بەپێی یاساکانی قانونی عێراقی و ئەو یاسانەشکەوە لە هەرێمی کوردستانە کە یاسای قانونی مەدەنیە لەگەڵ ئوسوڵ محاکەمات بە هیچ شێوەیەک هیچ کەسێک تەنانەت ئەگەر کەسێکی سیاسیشی هەبێ ناتوانرێ دەستەڵات ناتوانێت ئەو کەسە بگرێ بە بیانوویەک لە بیانوەکان بە تایبەتی ئەم بیانووی کە ئەمانیشی پێگیراوە تا ئێستا دیاریکراو نیە پارتی بۆچی ئەم کەسانەی گرتووە و لە بەپێی یاساکانی ئوسوڵی محاکەماتیش تۆ کەسێکە ئەیگری بەلایانی کەمەوە بێ شوێنی گرتنەکەی دیاریکراوە بێ بەلایانی کەمەوە کەسوکارەکەی بزانێ ئەم کەسە لەسەر چی بڵێن زیندانی کراوە بەلایانی کەمەوە ئەبێ مادێکی تۆهمە هەبێ بۆیان کە ئێمە ئەم کەسانە بتوانن دیفاع لە خۆیانە بکەن ئێستا ئەم کەسانە وەکوی کە گیراون هیچ شوێنەوارێکیان دیار نییە و هیچ بابەتی یاسایی لەسەر یان نییە کە تۆهمە بێکرا بڵێن لەسەر ئەم بابەتە گیراون و بە هەموو ڕیتمێک پێچەوانی یاساکانی مافی مرۆڤە بۆ پێچەوانی دەستوری عێراق و پێچەوانی دەستوری هەرێمی کوردستان بۆ خۆیەتی ئەمە ئەتوانین بڵێن پلەیەکی دیکتاتۆریە و پارتی بۆ خۆی گرتوونی و تا ئێستا پارتی خۆشی ڕوونکردنەوەی نیاوە کە لەسەر چی من ئەم کەسانم گرتووە خۆی تاوانەکەی ئەمان ئەوە بووە کە ڕێپێوانێ بکرێ بەرەو شنگال پێم وابێ لەسەر جینۆسایدی ئێزیدیەکان یا خود هۆشیارکردنەوەی خەڵک کە تاوانێکی وا گەورە کراوە بە تایبەتی بەرامبەر ڕەگزی مێینە لە شنگالە ئەمە بۆ پارتی پێ قەڵسە بێت چونکە دەستی یەکەمی تاوانەکانی شنگال پارتیە و هەروەها چالاکوانان لە هەولێر ئەمان ویستویانە ئەمە بکەن خۆی ژیانی هەموو چالاکوانێک لە هەولێر لە مەترسیایە گەر تۆ بتێ هۆشەگی بی لە هەولێرە وەکو زمانی بەعسا لەبەر ئەوە ینی من پێم وایە پارتی لە 3-4 ڕووە تاوانبارە بەرامبەرەوە لەبەر ئەوەی یەکەم ترسێکی هەیە بەرامبەر ژنی ئازاد کە ئەمەش فکرەیەکی دژی هەموو پێوەرەکانی نادیموکراتیە ئەگەر ژن هۆشیار بێ کۆمەڵگە هۆشیارە بێ ئەگەر ژن ئازاد بێ لە کۆتایە ژن ئەبێ بە دایک ئەبێ بە مامۆستا ئەبێ بە پزیشک واتە ئەو کۆمەڵگە لە سەر تاپای هۆشیارێ بێت دژی دیکتاتۆری ئەوەسێتەوە لەبەرەوە ئەمانیش کۆمەڵێ ژنی هۆشیارن کە دەستگیر کراون و بابەتەکەشیان بابەتێکی عالەمیە کە ئەوان ویستویانە هۆشیاری دەن بەرامبەر ئەو جینۆسایدی کە لە شنگال ئاکراوە خۆی بۆ دادگایکردنی کەسێک ئەگەر تاوانێکیان لەسەر ساغ نەبێت تۆ بە چ پێوەرێک تۆ ئەیانەیتە دەستی دادگا هیچ پێوەرێکت نییە هیچ مادێکی قانونیت نییە عادی پارتی بە چ بەڵگەیەک ئەم کەسانە ئەیاتە دەستی دادگا لە کاتێکا پارتی 5 کەسی تری تاوانبار کردووە بە هەتا ئێستا بەڵگەیەکی دەست نەکەوتووە لە سەریانەوە چەندین جارە دادگاکان با بڵێن دووە ئەخرێن ئەگەر تۆ بینی ئەم کەسانە دادگای بکەی بە پێوەری تۆ چێ بۆ دادگایکردنی ئەم کەسانە یعنی هیچ بەڵگەیەکی شتێکە هەیە لە سەریان ئەنجا خۆی هەرگرتنەکەی ئەمان هەڵەیە لە کاتێکە ئەمان لەوانەیە نوێنەری پارچێکی تری ڕۆژ ئاوا بن میوانێکن لە باشووری کوردستان بەچ تاوانەکەیان گری ئەنجا وەکو گرتوشنت بەچ پێوەرێک دادگاییان ئەەکەی من پێم وانە هیچ مادێکی قانونی هەبێ ئەمانەی پێدادگایی کرا بێ نازانم ئەگەر پارتی بۆ خۆی لە خۆی مادێک دروستکات و ناوێکی لێ بنێ